چەند کەس بۆن بڕێتانە کۆچ بکەن؟ ئێمە 5 هاوڕێ بووین کە هەر لە مناڵیەوە دوو جار هەوڵی کۆچکردنی داوە، بەڵام دوای بیستنی چیرۆکە تراژیدیەکانی ڕێگە پڕ مەترسیەکەی کۆچی نایاسایی پاشگەز بۆتەوە. هاوڕێی 25 ساڵان جارێک لە ساڵی 2015 و جارێکی دیکەش لە ساڵی 2018 هەوڵی کۆچی داوە، بەڵام ئێستا بیرۆکەی کۆچی لە خەیاڵدا نەماوە و لە شارەکەی خۆی درێژە بە ژیان و خوێندنەکەی دەدات. زۆرێک لەو چیرۆکانی کە لە ڕێگەی کۆچی نایاسایی ئەوانەیە ئەمان بیست کاریگەری هەبوو لە سەرمان کە ئەو ڕێگەیەکی مەترسیدارە و تووشی مەترسی زۆرە بینەوە هەنێجار بە مردن کۆتایی دێ بۆیە لەوە پەشیمان بووینەوە کە وڵات بەجێ بەڵین بەو شێوەیە. ڕێگەی کۆچی نایاسایی ڕێگەیەکی پڕمەترسیە و لا دیدارێکدا هەمووان ئاگادار دەکرێنەوە کە ئەو ڕێگەیە هەڵ نەبژێرن، چونکە مەترسیەکانی ئەو ڕێگەیە چیرۆکە تراژیدیەکان بە دوای خۆیدا دەهێنێت کە جگە لە ماندوێتی و برسێتی و توونیەتی و بێسەر و شوێنبوون و خراپی ڕێگەکەی هەندێک جار چیرۆکی مەرگی بەدواوەیە. بە شێوەیەکی نایاسایی کە کۆچەکان ئەمانە لایەن گروپ و باندەکانی قاچاقچێتیەوە بە ڕێژێکی بەرچاو ئەمانە خرێنە یەخت و بەلەمی چوپی و ئەو بابەتانە بە ڕێگای مەترسی وەکو ئاو بەڕێیانەکەن و بەدەر لەمانش ئەو مەترسیانی کە ڕوبەڕوویانە بێتەوە هەم لە دەست درێژی بۆ سەر ئەو کۆچبەرانەوە بە زۆر پارە سندن لیان و برسێتی و توونێتی و هەتا مردن گیان لە دەستدان. بەپێی ئامارەکانی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران تەنها لە ساڵی 2022دا زیاتر لە 71,000 کەس لە هەرێمی کوردستان و عێراق داوای مافی پەنابەریان لە وڵاتانی ئەوروپا کردووە کە لەو ژمارەیە 24 قوربانی هەبووە کە 17یان گیانی لەدەستداوە و 7 دیکەشیان بێسەر و شوێن بوون. هەروەها لە ماوەی ساڵانی ڕابردوودا زیاتر لە 534 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 234 کەسی تریش لە ڕێگەی کۆچی نایاسایی بێسەر و شوێن بوون. ڕێزان محەممەد، کورس سات نیوز، سلێمانی.